کتێبی بیبلۆگرافیای هونەر نامەی دکتۆراکانی کورد لە بواری هونەر کە لە نووسینی کاروان عەلیە لە ئایندەیەکی نزیکدا دەکەوێتە بەردیدەی خوێنەران. ئەم کتێبە دەبێتە دەواازەیەکی زانستی بۆ هەموو توێژەکان بە تایبەت بۆ توێژەرانی بواری هونەر. زانیاری زیاتر لە پایامنێرمان ڕەنج ڕەحمان وەردەگرین. ڕەنج سڵاو لێبێ. سڵاو لێبێ. دیارە پرۆژەی بیۆگرافیای هونەر لە پرۆژەیەکی مامۆستا کاروان عەلیە کە ماوەیەکە دەستی پێکردووە و ئامانجی لەم پرۆژەیە کۆکردنەوەی تەواوی بابەتە هونەریەکانە لە بیبۆگرافیایەکدا. من گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆی دەکەم. سڵاو ئوستاز، ئەو کاتت باش، گەر پێمان بڵێ کتێب و پرۆژەی بیبۆگرافیای هونەر چیە بێت؟ بەخێر بێن سەرچاوان، ماڵتان کردی ناوەدان. هەڵبەتە پرۆژەی کتێبی بیبلۆگرافیای هونەر یەکێکە لەو کتێبە ئەکادیمیە دانسخانەی کە گرنگیەکی زۆری هەیە، چکە کتێبەکە پێک دێت لە سەرجەم کۆکراوەی ئەو نامە و تێز و ماستەر و دکتۆرایانەی کەوا سەر ڕاستەوخۆ پەیوەندی بە بواری هونەرەوە هەیە. ئەم کتێبە گرنگەکەی لە چیدایە؟ گرنگەکەی لەوەدایە کە ریسێرچەر توێژەر ڕاستەوخۆ لە هەر بوارێکی هونەر، شانۆ، شێوەکاری، مۆسیقا دەتوانێت ڕاستەوخۆ سوودیان لێوەربرێ بۆ بەکارهێنانی ماستەرنامەکە یاخود بۆ تێزی دکتۆراکەی، چکە لای ئێمە ڕۆن و ئاشکرایە کە لە وڵاتانی پێشکەوتووە تەنانەت لە هەرێمی کوردستانیش بیبلۆگرافیا لە بوارەکانی تردابوونی هەبووە، بەڵام بیبلۆگرافیای هونەر بە هیچ جۆرێک بوونی نەبووە. ئێمە هەڵدەستین بە کۆکردنەوەی سەرجەم ماستەر و دکتۆراکان و لە بیبلۆگرافیایەک بە ناوی بیبلۆگرافیای هونەر دای دەڕێژین و ئەمە دەبێتە سەرچاوەیەکی گرنگ و سەرچاوەیەکی مێژوویی هەرە تایبەتمەند لە بواری ئەکادیمیدا لە پلەی باڵای و خوێندنی باڵادا، کە ڕاستەوخۆ ڕیسێرچەر دەتوانێت سوودی لێوەربگرێەوە بزانێت کە ماستەرەکە لەکوێ هاتوۆتەوە و بەش یەکەمی ماستەرنامەکە لە بەتەواوەتی لە بیبلۆگرافیەکەدا دەنێن و پاشان ئەنجام و دەرئەنجام ڕاستپاردا کۆنکلۆژن کە پوختەی ماستەرنامەکەیەوە لە کۆتاییدای دەنێن. ڕیسێرچەر بە ڕاستەوخۆیی ڕێگاکەی لەلا زۆر ڕوون و ئاشکرا دەبێ کە ئەو ڕیسالانەی لە بندەستێتی ئیتر ئەگەر ڕیسالەی ماستەر بە یاخود تێزی دکتۆرا بێ ئەزانێ لەسەر چییە و ئامانجەکەی چییە، کێشەکەی چییە، هەموو شتێکی لەلا ڕوون و ئاشکرا دەبێ. بۆیە نەقسێکی یەکجار گەورە لە ناوەندی ئەکادیمی و بە تایبەت لە بواری هونەریدا هەبوو. ئینشاءالله ئێمە پرۆژەکەمان دەست پێ کردووە و بەرجی یەکەم لە کۆتاییدا ئینشاءالله بەم نزیکانە ئەکەوێتە چاپخانەوە و بەرگەکانی تریش بۆ دکتۆرا و بۆ ماستەرانی داهاتوو ئینشاءالله بەردەوامی دەبێ. ئێستاس توێژەران چۆن بدەن بەم پرۆژەیە ئێوە بگەن و چۆن ئاسانکاریەکتان کردووە لەگەڵ زانکۆیەکە لەگەڵ ناوەندێکی ئەکادیمیە بۆی ئاسانتر بێتن بۆ توێژەران و بۆ کەسانی کە لە ڕابردوو ماستیر و دکتۆرایان هەیە بتوانن زووتر لەگەڵ پرۆژەکە ئێوە کۆنتاکت بکەن؟ زۆر ڕاست، ئێمە بانگەشەمان کردووەوە لە سوۆسیال میدیاوە بە تایبەتیانی هەر ئەمڕۆ چەند زانکۆیەکم کردووە کە تایبەتمەندن بە بواری هونەر کە لە پەیج و ئەکاونتەکانی خۆیاندا بڵاوی بکەنەوە و ژمارە تایبەتیمان داناوە ئەتوانن بابەتەکانیان بە شێوەی وۆرد دابنێن، چکە لە بیبلۆگرافیایەکەدا ئێمە پێویستمان سەرەتا بە CV کەسەکەیە و بە وێنەیەکە، پاشان هەروەکو ئاماژەمان پێکرد بەشی یەکەمی تەواوی ماستەرنامەکەی بۆ بەرچاوڕوونی توێژەران و پاشان ئەوانەی کە باسمان کرد ئەنجام و دەرئەنجام و پوختەکەیە و ئینشاءالله ئێمە لە هەنگاوەکانی داهاتوومان و دەمانەوێ بەو کۆلێژانەدا بگەڕین بە شێوەی مەیدانی و لەگەڵ ڕاگرەکانیان لەگە سەرۆک بەشەکانیان یاخود کۆنتاکتمان هەبێ بۆ ئەوی بتوانن ڕاستەوخۆ لە بەشەکانی داهاتووی بەرجی بیبلۆگرافیای هونەر سەرجەم تێزە و ماستەرنامەکانی توێژەران و مامۆستایان لە بواری هونەردا کۆ بکەینەوە. ئێستاس هەر ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا خوێندنی دیپلۆم عالی و ماستێر دکتۆرای ڕاگەیاند. ئەمە تا چەند لەگە پرۆژەکەی ئێوە لێک نزیک دەبێتن بە تایبەتی لەو کاتەدا؟ بێگومان گرنگێکی زۆری هەیە بەدەر لە دەستخۆشی ئینشاءالله ئێمە هەوڵ دەدەین چەندین بەرگ لەم ماوە نزیکەدا بە چاپ بگەینین بۆ ئەوەی لەگەڵ سەرەتای دەستپێکردنی وادەی کۆرسی ئەوانێکەوە وەرگیراون لە دکتۆرا یاخود لە ماستەر بتوانن سوود لە بیبلۆگرافیا هونەریەکە وەرگرن. ئوستاز بەدەر لەم پرۆژەیە ئێوە خۆتان نووسەری منداڵانن، زۆرترین کتێب و چیرۆک و کارتان لەسەر کاری منداڵان بووە. پرۆژەکانی ئێوە لە بواری منداڵان ئێستا لە چه ئاستێکدایەوە چه پرۆژەیەکتان لەبەردەستدا هەیە؟
کتێبێکم ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیریە بە ناوی دەواازەیەک بۆ شانۆی منداڵان و کتێبێکی پرۆگرامیە و بەشێکی زۆری لە ماستەرنامەکەمە و ئیشاءالله ئەمە پرۆژەی ئایندەمە وێستا لە ژێر چاپە و مانگێک لەمەوبەر شانۆی منداڵان و شازادە بچکۆڵەکە چەندین دەقی شانۆیە چاپکراوە ئێستا لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکانی هوەردا مامۆستایان و قوتابیان سوودی لێوەردەگرن و بەتایبەت لە پەیمانگای هوەرە جوانەکانی سلێمانی لە 1 تاوەکو 24 پرۆژەی شانۆی منداڵان هەیە لە پەیمانگای هوەرە جوانەکان دەقەکانی دەقی بەندەیە سوپاس بەخوا کار و چالاکیەکانی بواری منداڵان زۆر بەرەو باشی دەڕواوە قەڵەمی باشتر و خەڵکانی ئەکادیمی هاتوونەتە ناو بوارەکەەوە بۆیە جێگای دڵخۆشیمانە کە کۆمەڵێک خەڵکی ئەکادیمی لە بواری منداڵاندا ئێستا لە کایەکەدا. سپاس ئوستاس بەڵێ ئەمە ئەم پرۆژەیە بوو کە یەکێک لە نووسەرانە هەرە چالەکەکانی بواری نووسین بە تایبەتی لە بواری هوەر و هەروەها منداڵان مامۆستا کاروان علی لە ماوەی ڕابردوو هەیەی و ئەم پرۆژەیەش دەبێتە بەشێکی تر لە کار و پرۆژەکانی ئەو کە لە ماوەی ڕابردوو و بۆ ئایندەش وە خۆی باسی لێوە کرد بۆ توێژەران لە بوارەکانی زانستی و هوەری و هەروەها لایەنەکانی تری کۆم پەروەردەیی سوودی دەبێت.